بسم الله الرحمن الرحيم. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. بنسبة زۆر کەس کە گوایە دەڵێ منداڵی خۆم ڕەوانی ئەو شوێنانە ناکەم کە دەرس و دیراسەی قورئان لێ دەخوێندرێ یان هەر خولێکی لە خولەکانی تر کە گوایە کاریگەری نێرێری دەبی لەسەر دەرس و دیراسەی قوتابخانەکەی، بەڵام بە پێچەوانەوە نەخێر، چونکە خوێندن خۆراکی مێشکە چەند بخوێنی مێشک فراوانتر دەبی، بە تایبەتی قورئان ئەتو لە خزمەت قورئاندا بە خوای گەورە کار ئاسانی لەبەوە دەکاتن. ئێستا سپاس بۆ خوا کوڕەکەم والەترین چم دانیشتیا، ئەوەش فەزلی خۆیە، بە ساڵێک و نیو توانیتێ ئەوەندەی لەبەرکاتن، ئەوەش زێی نیعمەتە، زێی فەزلە کە خوای گەورە بە نیعمەتەی بە ئێمە بەخشیام و نەبی کاریگەری لەسەر قوتابخانەی کەشی هەبی. سپاس بۆ خوا لە قوتابخانەش بە هەر لە ئاستی قوتابخانە پلەی یەکەمی بەدەستینایە، ئەوەش فەزلی خودایە. بسم الله الرحمن الرحیم. ناو محەممەد لەشکری زرارە و تەمەنم 13 ساڵە، لە مەکتەبی ژەپۆلی هەشتمەوە 2 ساڵە لە دەستگای حکمە دەخوێنم و الحەمدولله 11 جزئم لەبەر کردووە. ئێستا کەش بەردەوام و ئینشاءالله بە هیوای لە دەستگای حکمەدا هەرم و قورئانش تەواو دەکەم. خۆی دەگەڕێتەوە سەر خودی کەسەکە، خوڵقی و ئارەزووی خودی ئەو کەسە تا چ ڕادەیەک خوڵقی لەسەر قورئانەکەیە، تا چ ڕادەیەک ئاشنایەتی لەگەڵ قورئاندا هەیە، بە تەمەن نییە، تەمەن بچووک گەورە قیاز نییە. ئەمە کەسی وامان هەیە بە 6 مانگ تەواوی قورئانی پیرۆز لەبەر کردیا، نەفەری واشمان هەیە بە 10 ساڵ لەبەری کردیا. مانای ئەوە نییە ئەوەی بە 10 ساڵ لەبەری کردیا زۆر جوانتری لەبەر کردی لەو کەسەی کە بە 1 ساڵە دەگەرێتەوە سەر هزری هۆشی خودی کەسەکە. ئێستاش سپاس بۆ خوا لەو تەمەنەی برم هاوکاریم نەکردبی هاوکاریم کردیە، بەڵام بەس وەکو لێ پرسینەوە. ئەم سەرەتا لە تەمەنی 3 ساڵی ئاشنایەتیم دروست کرد لەگەر کتێب خوێندنەوە، لەگەر بە تایبەتی قورئان فێرە پیتەکانی قورئان بەخۆم بە خۆشکم واتە پیلچی زۆر هاریکاری بوون. ئێستاش سپاس بۆخوا زیاتر لە 10 جزئی لەبەر کردوواش فەزلی خوای گەورەیە. دەرسی ڕابردوو وانە هەبوو؟ الحەمدولله هەبوو. چ بابەتێکتان خوێن؟ فقه یان حفظ یان هەردووچیان؟ هەرچیان خوێن. هەردووکتان خوێن. تاکو ئێستا چەندی لەبەر کردیا؟ 11 جز. 11 جز. سپاس بۆخوا. ئەم هەموو زانی دەیە. ئەوزەت لە لای بەقەرەوە زیاتر باشتری ئێستا یان لە لای لە کافی یان لە لای جزئەکانی 28 سی؟ لە سەرەتاکە باشترم لای بەقەرە و ئالی عیمڕانەوە. بۆچی؟ وەڵڵاهی مڕاجعەیان لێرە زیاترە. مڕاجعەی وێنەر زیاتر چەند مڕاجعەی چەند زیاتر پێم دەری باشترە نییە؟ زۆر باشە. دەتوانم ئێستا ئامادەی پرسیار لێ بکەم؟ بەڵێ. باش. دەتوانی چەند ئاەتێکی لە سەرەتای سوورەتی ئەنعام لێ بڕی؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الذي خلق السماوات والأرض وجعل الظلمات والنور ثم الذين كفروا بربهم يعدلون. هو الذي خلقكم من طين ثم قضى أجلا وأجل مسمى عنده ثم أنتم تمترون. وهو الله في السماوات وفي الأرض يعلم سركم وجهركم ويعلم ما تكسبون. بس خۆش بی. خۆی باوک واتە چی؟ سەرپەرشتیاری ماڵ. دایک بە هەمان شێوە تاوەکەری باوکە. دایک و باوک بە خۆیان دەبی منداڵێکی خۆیان پەروەردە بکەن، دەگەڕێتەوە سەر خودی کەسایەتەکان. ئەو کەسە باوکە خۆی دامەزراو بوو، بێگومان منداڵەکەشی دامەزراو دەبیت. لە دەستگای حکمەدا هەفتانە ڕۆژێکمان دەدەنێ لە یەکەی بەهەرداران، بەس لەبەر مەکتەبێت جاریوە هەیە هەمووی پێکۆ لەبەر دەکەم، بەس ڕۆژان هەموو ڕۆژ هەردەی خوێنم. جاری یەکەم هەتا پێم بکرێت لەبەر دەکەم، دوای هەموو ڕۆژە دەیرمەوە هەتا ڕۆژی تەواوی دەکەم بە تەواوی. وەڵڵاهی ئەم سەبەر مڕاجعەکەم بەس ماوەیەکە لەبەر مەکتەبێ هەندە مەجال نەبووە. ئینشاءڵڵا قرارم وایە لە ڕەمەزانە دەست پێ بکەم ئینشاءڵڵا. لە نووری حکمە
هەم وەکو پیشەی مامۆستایەتیشم لەبەر وەکو بەر چاوڕوونی شتەکان لە جێخۆی دیارە ساڵانە چەندەها کەس هەیە معنای کوبرەی مسابقەی دەکاتن منداڵەکانی وەرگیرێتن هەیە خەم لێ ناخواتن ئەو سنتەرانە بەڕاستی جێدەست و ئەویان دیارە دەستیان خۆشبی بەڕاستی هەڵ و تەقەڵایەکی زۆریان کردووە و زۆر ماندوو بوونە. وڵی بخۆم مامۆستایەکم پێی گوتم هەر ئاەتەکە دەیخوێنیتەوە 20 جار بخوێنەوە یعنی بەلەبەر بێڵێەوە پاشان ئاەتی پاشەویش کە لەبەر کردش 20 جار برێەوە 20 جارەوەی پێش خۆش لەگەر برێەوە کە چه ئاەتی سێم ئەویش 20 جار برێەوە ئاەتی یەکەم 8 جار لەگەر برێەوە ئاەتی دومیش 90 جار لەگەر برێەوە هەر ئەوە پێدا بڕۆ هەتا هەمووی تەواو دەکە ڕوعەکە وڵاهی بەخۆی بام هاوکارم دەکا لە بۆ لێپرسینەوە شتی ئەگەنە بەخۆم بەتەنها دەخوێنم هاتە مێشی حەڵەکەی بکاتن بجولێتەوە جار بەجار بەو شێوازەی ئەتوو دەتوانی قورئانی حیفزکەیەوە ئەگەر ئەوە مێشکت وەریگرت ئەگەر زانیت بەو شێوازەی بەو میکانیزمی ناتوانی قورئانی حیفزکەی ڕاجع بکەیەوە دابنیشە لە جێ خۆت زۆر ئاساییە ئەگەر نا بە پاردانەوە پاردەوە هەر کوی لۆتو و گونجا ئەتوو بەو شێوازی بەڵام بەمەرزیەوەی ئەتوو باشترین شێواز ئەگەر بێت و قورئانی حیفزکەی مراجع بکەیەوە ڕوود لە قیبلەی بی بەو شێوازەی دابنیشی قورئان دەیوێر بکەیەوە مراجعی قورئان بەو شێواز باشترین شێواز ئەمە لە مارێ خەتمان نییە جار بەجار خەتمان دەبیتن وەکو ئەویش ڕاستیان وەکو ئیشەکی خۆم ئەمن پێمە بەڵام برێ مندارەکان لە دەستی منداڵەکان دابی نا ئەوشتە نییە هەیە بەڵام وەکو ڕێژەیەک ئەوشتەن لە 24 ساعتی ئەگەر چەند خوڵەقەیەکی کەم لە من دەستیاندا هەبێت. باوەڕ ناکەم بەهێزنەوە حەشی دەرسی مەکتەبێتە بەربەز لە بەردەم لەبەرکردنی قورئانی پیرۆز لەبەر ئەوەی چکە کاتە چەندە زۆر ناوە کاتیشی بێ دەتوانین کاتەکان دابەش بکەیت ئەمەژگاری من ئەوەیە هەوڵ دەنووست کاتەکانتە ڕێک بخەن ئەو وەختی مەجاڵتان هەبێ قورئان بخوێن هەو وەختێک بی شەرت نێت کاتێکی دیارکراوە دابنێ ئەگە هەمە جاڵنەوە هەو وەختێک هەفتەی ڕۆژ مەجاڵتە پێ دەتوانین بخوێنی چونکە دەرسی مەکتەبێت هەر چەندە زۆر مەجاڵت هەدەبیت ئەم بەخۆم برادرم هەیە بە ماوەشکەم 20 جزئی لەبەر کردیە پۆلی هەفتە کاویش دەرسی زۆر بەس کاتەکانی خۆڕێک دەخات. هەستی خۆم وا دەزانم بەهەشتم لێرەیە ئەوەش سوپاس بۆ خوا ئەوە فەرمودێت بەردەوام دەبی لەناو مێشمان بسوڕێتەوە کە پێغەمبەری خوای سەڵ عەلەیهی دەفەرموێت ڕۆژگارێک دادێ لە یەوم القیامە دانجی زێڕین دەستە سەری ئەو باوکو و دایکانە ئەو لە کاتێکدا ئاگای لە هیچ نییە دەرێن ئەوە تا منداڵەکەت قورئان خوێن بووە منافەسەمان زۆر جا کردیە منافەسەمان کردو یعنی ئەوە زۆر باشتر وە تاوەکو بتوانین ڕێژەی زیاتر لەبەر بکەیت یعنی منافەسەی زیاتر یارمەتیت دەدا بۆ نمونە کاتەشی دادنێت لەو ماوەیەدا هەر یەکەمە بتوانین چەند لەبەر بکەین ئیدی هەموو توانێ خۆمان دەخێنە گەڕێتە بتوانین لە ماوەیەتە زۆرترین ئەوەی لەبەرکردین کە دەتوانین بکەین. لهم دار السلام عند ربهم ووليهم بما كانوا يعملون. لهم دار السلام عند ربهم وهو وليهم بما كانوا يعملون. يا معشر الجن ويوم يحشرهم جميعا يا معشر الجن قد استكثرتم من الإنس وقال أولياؤهم من الإنس ربنا استمتع بعضنا ببعض وبلغنا أجلنا الذي أجلت لنا قال النار مثواكم خالدين فيها إلا ما شاء الله إن ربك حكيم عليم.